بینەرانی ئازیزی بەرنامەی بەکراوەیی سڵاوتان لێبێت وەکو دەزانین هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندندا هەموو چاوەکان دەچنە سەر کەرتی پەروەردە و زۆرترین قسەی لەسەر دەکرێت لەبەر گرنگی تەوەرەکە کە پەیوەندی بە هەموو تاکێکی کۆمەلگاوە هەیە تەوەری ئەم جارەی بەکراوەیی تایبەتە بە قسەکردن لەسەر کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ بە ئامادەبوونی کەسانی شارەزا و لایەنی پەیوەنددار قسە لە سەر کێشەکانی ئەم کەرتە دەکەین هەر لە سیستمی نوێەوە کە لە ناو خەڵکدا بە سیستمی سویدی ناسراوە تا دەگاتە ڕووخانی بینا و نەبوونی بینا و قەرەباڵغی پۆلەکان و پێشگوێخستنی تەندروستی قوتابی و چەندین بابەتی دیکەی پەیوەنددار. بەڵێ بینەرانی عزیز بۆ ئەم بەرنمەیەش میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە بورهان ئەرگوشی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی پەروەردە خێربێت مامۆستا حەوێت سەرپەرشتیاری یەکەم لە یەکەی سەرپەرشتی بنەڕەتی میوانی سێهەممان سەروەر عەبدوڕەحمان پەرلەمانتاری کوردستان لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بخێربێن بەڵێ هەروەها دوا میوانیشمان مامۆستا هۆمەر قەرەداغی شارەزای بواری پەروەردە بخێربێن هەموو لایەک بخێربێن بەخێراتنی ئەو میوانە ئەزیزانە شەکەم کە ئەرکیان کێشا و ئەمڕۆ لە بەرنامەکە ئامادەبوون مامۆستا بورهان بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ سیستمی پەروەردە یاخود کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان ناڵێن لەکوێی سیستمە جیهانیەکاندایە ئەڵێم لەکوێی سیستم و کەرتی پەروەردەی وڵاتانی دراوسێدایە بەڵێ بێگومان دوای ئەو گۆڕانکاریانەی کە لە کۆنگرەی 2007 داکران و ئەو ئەنجامانەی کە بەدەست هاتوون ئەو گرنگیەی کە بە بواری پەروەردە دراوە وێڕای کەم و کوڕیەکان و وێڕای ئەو بربەستانەی کە هەن لە بەردەم پرۆسەکەدا بە دڵنیایەوە دەڵێن ئەگە بەراوردی بکەین لەگەڵ سیستەمەکانی دەوروبەری خۆمان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە لە دواوە نین و لەگەڵ ئەوان دەچین و لە هەندێکیشیان لە پێشترین گومان لەوەدانیەوە بەرەو پێشچوونیش وێڕای دووارت لە ناو دوو کەوانەدا باز دەکەم هەبوونی گرفتی زۆر و کێشەی زۆر بەڵام هەز بە بەرەو پێشچوونێکی زۆر دەکەین لە بواری پەروەردەدا ئەو گۆڕانکاریانەی کە کراون ئومێدی زۆری لێ دەکرێت و گۆڕانکاریش لە بواری پەروەردەدا ناکرێ بە کاتێکی کەم هەستی پێ بکرێتن بە پێگەیاندنی نەوەکان 5 ساڵ کەمە بوو ئەوەی هەستی پێ بکرێت کە لە نزیکەوە 6 ساڵ دوای کۆنگرە ئێستا زۆر نیشاندەری باش هەن کە بەرەو باشی دەڕوا بەڵام بەڵێ بە دڵنیایەوە کەمە پێگەیاندنی نەوە کاتێکی تەواوە کە بڵێن سەرکەوتنی سیستەمەکە بە تەواوی دکتۆر سەرۆر دێمە لای تۆ مامۆستا بورهان کە نوێنەری وەزارەتی پەروەردەیە لە بەرنامەکەی حزوری هەیە ئەڵێت سیستمەکەمان یاخود کەرتی پەروەردە نەک خراپ نییە بەڵکو بە بەراورد بە وڵاتانی تری خۆرهەڵاتی ناوەڕاست لە پێشی زۆر وڵاتی تریشەوەی زۆر سپاس وڵا من پێم وایە کارکراوە ناڵین نەکراوە بە تایبەت لە دوای کۆنگرەی پەروەردەیشەوە لە دوای پرۆسی ئازادیشەوە بەڵام ئەوەی ئێمە دەیبینین وەکو لیژنەی پەرلەمانی کە بە دوادا چوونمان کردووە کێشە و گرفت زۆرە و پێم وایە پەروەردە لە هەرێمی کوردستاندا لە قەیراندایە پێم وایە کێشە و گرفتی زۆرە بە بەراورد لەگەڵ ئەمەیە من باسی یاساکە دەکەم سیستەمەکە سیستەمی تازەیە سیستەمێکی باشە بەڵام ئایا ئەم سیستەما کاری بۆ کراوە فعلەن جێبەجێ بکرێت من ئەوەی تێبینی دەکەم کێشەی بینامان هەیە کێشەی بینا هەم لە نەبوونی بینای خوێندن وەکو پێویست فشاری زۆری خوێندکاران و ژمارەی زۆریان لە پۆلەکاندا خراپی ژمارەیەکی زۆر لە بیناکان کە خەریکن دەڕمێن ژمارەیەکی زۆر بینە نزیکەی 600 بینامان هەیە لە کرێدان قوتابخانە لە کرێدایە نزیکەی 360 بینامان گوندمان هەیە کە قوتابخانەیان تێدانە 420 قوتابخانەمان هەیە لە بینای قوردای ئەمانە مەرجی خوێندنیان تیادا جێبەجێ کراوە کارکراوە بۆ ئەمە یەک سیستمی ستانداردی یەک سیستەم بەڵێ کار بە یەک سیستەم دەکرێت جگە لەمە بەڕاستی و ئێمە تێبینیمان کردووە ژینگەی قوتابخانەکان پیسا وەکو پێویست نیە هەر لە تەوالێتەوە لە دەست شۆرەوە کە ئەمە دەبێت بە کانگەی بڵاوبوونەوەی نەخۆشی جگە لەمە ئەوەی من تێبینی دەکەم ژمارەیەکی زۆر لە قوتابخانەکانمان باغەوانیان نیە باغیان نییە ئایا پاراستنی ژینگە سەوزایی مناڵێک خوێندکارێک قوتابیەک ئەگەر لە قوتابخانە فێری نەبێ ئەمەی لە بەرچاو نەبێت لەکوێ هەیە کار بۆ ئەمان نەکرا ئەمە ئەگەر لە ڕووی بیناوە من سەیرکەم کەواکەم و کوڕێکی زۆرە یەکێکی تکە کێشەی کتێبمان هەیە ئێمە تا ئێستا سەرباری ئەوەی بجێکی زۆر بۆ کتێب تەرخان دەکرێت بەڵام کتێب لە کاتی خۆی ناگا لە بازارەکان دەفرۆشرێت بەڵێ لە بازار دەفرۆشرێت
جۆرێک لە گەندەڵی هەیە لە گرێبەستەکان یان شێوازی جێبەجێکردنی گرێبەستەکان با بڵێم لەمەیان ئەمە دەکۆمنتەکانە لە بەردەستی ئێمەیە هەڵە هەیە لە ژمارەیەک لە پرۆگرامەکانی خوێندندا جگە لەمە هۆکە خەلەلێکی ترکەوە ئێمە هەمانە هەز دەکەین کێشەی میلاکە ئێستای لەگەڵدا بێ ژمارەیەکی زۆر لە قوتابخانەکان مامۆستای میلاچیان نیە مامۆستای پسپۆری نیە تاکو ئێستاشی لەگەڵدا بێ ژمارەیەکیان بۆیان دابین نەکراوە جگە لەمە نعەدالەتیەک یان ناڕێکخراوەیەک هەیە لە دابشکردنی مامۆستا قوتابخانە هەیە 700 خوێندکاری هەیە دا مامۆستای هەیە قوتابخانە هەیە لەوانەیە چل خوێندکاری هەبێ بیسی مامۆستای هەیە لە بەشەوانەدا بە هەمان شێوە مامۆستا هەیە دە بەشەوانە دەڵێتەوە هەیە 24 و ئەوە دەڵێتەوە بۆری ینی ئەمانەی کەوا دەبینیم پیای دابین تا دوایی من پێم وانە سیستەمی پەروەردە لە وڵاتی ئێمەدا بەو جۆرە بێت کەوا ئەوەندە پێشکەوتو بێ. دکتۆر پێت وایە دوای ئەوەتانە سیستمەکەمان لە 6 ساڵی تەمەنی نزیکە بێتەوە بەڵام لەگەڵ نزیک بوونەوە لە 6 ساڵ تێپەڕین بەسەر ئەو سیستەمەدا دیوار بەسەر خوێندکار و قوتابیدا دەڕوخێت ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە ئەوەمان پێ دەڵێ ئەوەی بەڕای من یەکێک لەوەیە ئێمە بەداخەوە بێ پلان کار دەکەین پێویستمان بەوەیە حکوومەت پلانی هەبێت چۆن لەم قەیرانە دەرباز دەبێت یەک بودجەیەکی وەکو پێویست بودجێ کەم بۆ پەروەردە تەرخان کراوە لەلایەن حکوومەتەوە پێویستە ئەم بودجێ زیاد بکرێت ئەگەر بە بودجێ ئێستا بێت نەخێت پەروەردە کە لە وڵاتان ڕەنگە بودجێ پەروەردە کراوە بێت دوو سێکتەر هەیە پەروەردە و تەندروستی کە زۆرترین بودجێ بۆ دادەندرێ بەڵام لە وڵاتی ئێمەدا وانە ئەمە خاڵێکی تری هەست دەکەین ئەوەی ئێمە تێبینیمان کردوێ بە دوای داچوین کەمتەر خەمیش هەیە هەندێک مەسەلە هەیە ئەوەی ئەوەندە بودجێی ناوێت ئەم دیوارەی کەوا ڕما خوێندکارێک جوانە مەرگ بوو کەوتە ژێریەوە ئەو بودجێی نەدەویست قوتابخانەمان هەیە خەریکە دەڕمێت مناڵەکان مەترسیان هەیە تایدا بخوێنن مامۆستاکان بەڵام نایبەنە ناوێت ناست ناوێت کێشەی میلاکمان هەیە کێشەی مامۆستامان هەیە ئەمانە بەڕاستی هەمووی پێویستی بەوەیە هەڵوەستەیەکی جدی لەسەر بکەین بۆ دێمەوەلات مامۆستا حەوێز دێمە لای تۆ سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستان ڕخنەی زۆر لێگیراوە هەندێک تەنانەت دەڵێن سیستمی پەروەردە لە هەرێم هەڕەمەکیە نەک سویدی قسەی تۆ چییە؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان دیارە وەڵام من هەم لە قسەکانی کاکەی بورهان و هەم دکتۆر سەرۆرە قسە دەکەم ئەگەر بەراوردی سیستەمە بکەین بە دەوروبەری خۆمان پێم وایە کاری باش کراوە ئەمە حاشاڵ نەگرەوە دەبێ هەمیشە ئاماژەی پێ بدەین مامۆستا بە دەوروبەری خۆمان بەکوێ گەر بە دیاریکراوی بە دوێلی دراوسێمان زۆر باشترین بەڵام دێنە سەر ئەوە بزانین ئایا ئەم سیستەمێکی ئایارە 24 و توانیویتی سەرجەم کێشەکانی پەروەردە چارەسەرکە من لەو بڕایەدانی ئەم سیستەمە ئەوە لە بەردەستمانایە سیستەمی قوتابخانە بنەڕەتەکانە پێک دێ لە 8 دەواازە بۆ بنەڕەتی و 8 دەواازەش بۆ ئامادەیەەکە لە کۆی ئەو 8 دەواازەی بنەڕەتی 75 بەندی لە خۆی گرتو ئەگەر بە خێرایی باسی بکەین هەر لە دەواازەیەکەم کە لە بنەماگشتەکان لە خۆی دەگرێت دەواازەی دوم کە وەرگرتنی خوێنکار و پشۆکان لە خۆی دەگرێت دەواازەی سێم کە دەستەی مامۆستایان دەواازەی چوارم کە کارژێڕەکان لە خۆی دەگرێت و دێتە سەر دەواازەی پێنجەم بۆ چالەکیەکان دەواازەی شەشەم هەروەها بۆ بابەتە کۆمەڵایەتەکان بۆ بوارە کۆمەڵایەتەکان و دەواازەی هەشتەمیش بۆ تاقیکردنەوەکان ئەم کاتی کە من توتیا لێرە کار دەکەین 19 بەندی لە دەواازەی هەشت لابراوە باشە ئەگەر ئەم سیستەمە توانیوێتی کاری خۆی بکە ئەو 19 بەندە بۆ لە دەواازەی هەشت لە تاقیکردنەوەکانە لادراوە کەواتە کەم و کورتیەکە بوو لا بردووە بەڵێ ئەوە دیارە بە ڕێنمایی تاقیکردنەوەکان لابراوە دیارە دەرچووە کە ئەم یەکەم جار بۆ نمونە لە بەندی 57 تا بەندی 75 کە بەند بە بەند باسی کردو چکە تۆ یاسایەکە تێ سیستەمێکە تەیە حکوومەت تەصدیقی کردووە لەسەری بەڵێ ئێستا من خۆشبەختم لە کاچشانە لە پاشکۆی کوردستانی نوێ خوێنمەوە کە مامۆستا هۆمەر باز دەدانانی یاسای قوتابخانەکان دەکاتینە سەری بەڵام ئایا ئەگەر ئەم دەواازەی هەشتا کە 19 بەندی لە خۆی گرتووە کە لە بەندی 50 تا بەندی 75 ئەگەر هەڵی تێدانە بۆ بۆچی گۆڕکان کۆڕانکاری بەسەرکەوەتەوە کەواتە هەڵەیەکە بوو باشە کە بوونی هەڵە هەیە کەواتە پێویستە هەڵوێستی لەسەر سیستەمەکە بکەین بۆیە من بە قەناعەتی من هەمیشە ئەوە دەڵێم ڕاستە کارکراوە ئێمە نابێ ئەو کارە فرام لە پێش چاو نەگرین ئەوەی کاک دکتۆر سەروەر باسی کرد فعلا قوتابخانە هەیە لە ڕووی بیناوە خراپە لە ڕووی میلاکاتەوە باش نییە بەڵام با بزانین بۆ لە ڕووی میلاکاتەوە باش نییە بۆ لە ڕووی بیناوە دەبواە لەم سیستەمی قوتابخانەکاندا
دووسێ شتی گرنگ هەیە کە دەواازەی بۆ دانرایە دەواازەی 3 و 4 باس لە دەستەی مامۆستایان و کاژێر قوتابخانەکان دەکات بەڕای من دەکرێت ئەوە دەواازەیەک بێت بەڵام ئەکرێت تۆ دەواازەیەکی لە فرامۆشکی کە بەشێکی گرنگ لە ڕێنماییکردن و بەداداچون و سەرپرشتیکردن هەیە ئارەسەکردن هەیە کە کاری سەرپرشتیارانە باسی تێدانی تەنها لە بەندی چلا نەبێ ئاماژیشکەمی پێکراوە ئەکرێت لەم سیستەمەیە باسی وجودێتی ئەبنی مەدرسی بە شێوەیەشی گشتی نەکرێت وەکو کاک دکتۆر باسی کرد کە ئەبنی مەدرسی لایەنیشی معنیە لایەنیشی دیاریکراوە بە جێبەجێکردنی ئەرکەکانی بینای قوتابخانە لەبەرەوە دەکرێت ئێمە بڵین بەڵێ سیستەمەکەمان کاری خۆی کردووە بەڵام پێویستی بە هەڵوێستا هەیە لەسەری پێویستی پێداچوونەوە هەیە لەسەری کەس من بڕۆ ناکەم بڵێن مامۆستا دەوترێت ئەو خوێندنگای یاخود ئەو قوتابخانەی شارە سوور کە خوێندکارێکی تیابوو بە قوربانی دەڵێت ئێمە لایەنی بەرپرس وەزارەتی پەروەردەمان ئاگادار کردوتەوە لە کەم تەرخەمی ئەوانە ئەم کارەساتە و ئەم کارەساتی لێکەوتۆتەوە و ئەو مناڵە بووە بە قوربانی هەمومان نیگەرانی بۆ کارەسات بوو بەڕاستی ئومێ دەکەین کە شتی واڕوو نەدات بەڵام دەکرێت وەکو باسم بکرد کە باز لە سیستەمی نوێی خوێندن دەکەی سیستەمەکە ئەوە وەکو جەناب باست کرد خۆی ناوەتە 6 ساڵەوە لە 2007 پیادە دەکرێت لە هەندێک کار لەم سیستەما دەکرێت لە پارێزگای بۆ پارێزگایشکە کارەکە جیاوازە لەبەرەوە دەکرێت ئێمە بڵین سیستەممان هەیە و کارمان لەسەر کردووە و دەشکرێ بڵین بەڵێ لە هەندێک خاڵ و بەندە بڕگەیە کە ئەمانجی نەپێکاوە پێویستە ئێمە بداداچوونی بۆ بکەین و پێداچوونی بۆ بکەین بۆ هەندێک بڕگە و بابەتی ئەم مامۆستا گەر بە کورتی وەڵام بیتەوە بۆچی لە هەرێمی کوردستان تا کێشەکە ڕوو نەدات تا دیواری قوتابخانەیەک نەڕوخێت بەسەر قوتابیەکە تاوەکو لەبەر خراپی سیستەمی پەروەردە وەکو شارەزایان دەڵێن ئەمە قسەی من نییە خوێندکار و قوتابیەکانمان خۆیان نەکوژن لەبەرەوەی دەرنەچوون کە ئێستا گەشتۆتە سەرەتایەکانی سەرەتاییش کوشتنی تیا بەدیەکرێت بۆچی تا کێشەکە ڕوو نەدات بیر لە چارەسەر ناکرێتەوە ینی ئەمە بۆچی وەزارەتی پەروەردە یاخود بڵین پەروەردەی بڵین سەرۆکایەتی یاخود بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارەکان و پارێزگاکان ئاگایان لەوە نییە کام قوتابخانەیە خەریکە دەڕوخێت بۆ چاوەڕێیەکەن تا بڕوخێ اینجا هەڵوەستە بکەن کاگەادگار کە تۆ سیستەم دەگۆڕی کە سیستەمێکی تازە دێنێکایەوە بە معنای ئەوەی نییە کە ئەم سیستەمە کاتی نوێ وەختی نوێ من پێم وایە مەسلەی گۆڕین سیستەم پەلی تاکرا بەڵێ هەنگاوێکی بیوێرانە بوو لە کاتی خۆیان بەڵێ هەنگاوێکی زۆر باش بوو توانرا بەڕاستی ئەوە تەشی دەکەینەوە کە لەو کاتە ئەو هەنگاوە بیوێرانە بنرێ و سیستەمیشی نوێی خوێندن بێتەکایەوە بەڵام ئەم سیستەمە پێویستە ئەرزەی بۆ ئامادەکەی کاتی بۆ ئامادەکەی گونجانی بۆ ئامادەکەی تێستی بۆ ئامادە بکەیت ینی بەڕاستی ناکرێت تۆ سیستەمێک ئێمە من پڕۆ ناکەم هیچ کەسێ بڵێ ئەم سیستەمی هەرێمی کوردستانە خراپە ئەڵێ بەندێک لە بەندەکانی بڕگەیەک لە بڕگەکانی پێداچوونەوەی پێویستە هەڵوێستەکردنی لەسەرەوەیە بۆ ئەوی بتوانین ئێمە لە سەرجەم قۆناغەکان لە سەرجەم بابەتەکان لە سەرجەم هەنگاوەکانمانە هەنگاوی پەروەردەی باش بێت سوودمەندی یەکەم قوتابی و خوێندکار بێت سوپاس مامۆستا هۆمەردێمە لای تۆ ڕایەکەیە دەڵێت سەرچاوەی گەندەڵیەکانی ئەم وڵاتە کەرتی پەروەردە بۆ چونکە سیستمی پەروەردە و قوتابخانە و خوێندنگاکانمان یاخود زانکۆکانمان نەیانتوانیوە جیلێکی وا پێ بگەێنن یاخود مناڵێکی وا پەروەردە بکەن کە بڵین ئینتیمای بۆ نیشتیمانە بێ ئینتیمای بۆ خاک هەبێ ئینتیمای بۆ چواردەورەکەی هەبێ ئەمەیە وا ئەکات کە گەندەڵی تابێت لە پەرسەندنابێت تۆ شارەزایەکی هیچ گومانیتیانی قسەی وایە چونکە تۆ سیستەمی فێرکاری ئیشی چییە؟ دووشتە یەکەم شت بەها بنەمایەکانە دووەم شت زانستە یعنی زانست بە دەرەجەی دوویەت گرنگترین شت ئەو بەهانەیە کە مرۆڤایەتی ڤالیوس ئەوەی کە ئینسان لەسەری ڕێکەوتووە لە وڵاتانی دیموکراتی پێشکەوت خوازن باکان بریتین لە چی لە قودسیەتی ژیان لە خۆشەویستی وڵات لە یەکسانی لە بەرابەری ژن و پیاو لە یارمەتیدان و سۆلیداریتی لەگەڵ ئەوانی پێویستیان بە یارمەتی زیاتر هەیە لە سەربەستی تاکە کەس لە سیستەمی قوتابخانەکانی کوردستانە هەم سیستەمی قوتابخانە بنەڕەتیەکان هەم سیستەمی خوێندنگە ئامادەیەکان لەو سیستەما ئەم بەهانەی تایە وەکو مامۆستا دەستنیشانی کرد هەندێک لە بەهاکانی تایە کێشەکە لە کوایە ئیشی لەسەر نەکراوە وەکو مامۆستا بورهان وتی شت بە پەلە ناکرێت 5 ساڵ ڕاستە 5 ساڵی بەسەر ڕێشتووە ئەوەی ئیسفادەی لێ کردووە ئەوەی سیستەمەکەی یاوێتی کرد ئەو ڕیفۆرمانی ساڵ 2007 کراوە یەک ئیسفادەی هەیە کە دیارە ئێستا یەک سوودیە کە دیارە ئەو ژەوەیە ڕادەی وازهێنان لە خوێندن کەم بۆتەوە ئەمە زۆر مهمە ئەمە زۆر گرنگە ئەمە کراوە ئی نابێ ئینسان هەر چاوی لێ بە ئەوەی کە نەکراوە
بەڵام چی مشکلەکە چییە؟ ئەم مەسلەی فێرکاری کێشە ینی تۆ لەگەڵ مخاتبەی عەقڵی ئینسانەکەی ئەمە بینا دروستکردن نییە. ئەم گوندی ئەڵمانی و چۆچوانی کە دروست دەکەن لە سلێمانێ بۆ نمونە یا ئەو هەموو شەقامە جوانانی کە لەولێ دروست دەکەن هەموو شتی زۆر باشن، بەڵام هەمووی بە خێراییە کرێ گۆڕانکارەکان دەتوانانی بە خێرایی بیکەیت مشکلەی بە 6 مانگ جوانی جوانترین شەقام دروستکەیت بەس کە تۆ مخاتبەی عەقڵی ئینسانەکەی مەکاتی ئەوێ. دکتۆر باسی ئەوەی کرد دکتۆر سەرۆ باسی ئەوەی کرد شتە بڵین مادیەکان هۆرد ڤالیوس مەسلەی بیناوان ئەو هەمووی ڕاستە. ئەوە بەشێکی گەورەی کێشەکانی مێ بەشێکی گەورەتر لەوە کێشەی ئەوەی کە لەسەر شتە ناسکەکان کارەکەیت. مەسەن ئێمە لە سیستەمی قوتابخانەکان ئێمە سیستەمێکی زۆر ڕقمان هەیە، مناڵەکانمان فێری دەرخەکەین بۆی دەرچێت تاقیکردنەوەکە بات و دوای بێ بە مۆزەفێک بۆ بە فەرمە ئەمە کێشەکە لێرایە. ئەم وای لێ ناکە وڵات و ئاڵاکەی خۆی خۆش بێ، وای لێ ئەکا کە جۆرە ڕقێک تیا دروست بێ کە هەستێکی تۆڵەسەنەوەی تیاابێ لە پاشە ڕۆژە. لە ناو چواردەوری قوتابخانەکان ئێمە ترسێکی زۆری تایە، ئەم ترسامە نەمێنێ، ئەم ترسنە دەرونیە، شتێک نییە مەسن لێدان نەماوە لە قوتابخانەکە ڕەمبێ لێرە لێ شتێکی ئەوە بێ، بەڵام وەکو دیاردە نەماوە، بەڵام سەرکوتکردنی دەرونی زۆر گەورەیە لە قوتابخانەکانی ئێمە. ئەوەی کە ئەم تەمەڵە ئەو زیرەکە مامۆستا دێنە سەرەوە باسەش مەسلەی قوتابخانە ئەهلیەکان و تایبەت و ئەم مەسەلانە. ئەمە چ سیستمێکە کەوا ئەکات مناڵ کە گەورە بێت ئاڵاکەی و وڵاتەکەی خۆش نەوێت و ئینتیمای بۆ چوار ئەمە سیستەمێکی ڕقا، سیستەمێکە مرۆڤ دۆست نییە، سیستەمێکە خەڵک فێری ئەوە ناکا کە دڵسۆزی هەبێ بۆی بەرامبەری. ئەم سیستەمی پەروەردەی ئێمە سیستەمی پەروەردە و خوێندن لە کوردستانە ڕنگانەوەی هەیە لە هەموو ژیانی ڕۆژانی خەڵکانە لە پەیوەندی کۆمەڵاتەکانە. بەڵێ مامۆستا زۆر جار کە باسی سیستمی سویدی دەکرێت ناوی تۆ دێتە ئاراوە، دەوترێن کە تۆ ڕۆڵت هەبوو دەستت هەبوو لە دانانی ئەم سیستمە و ڕخنەی ئەوەشتان لێ دەگیرێت وەکو کاک بورهان و مامۆستاژ وتیان جارێ زوو بووە بۆ ئەوەی سیستمێکی وا لە کوردستان پەیڕەو بکرێت. ئێمە دەبینین قوتابخانەکانمان ینی وێنەکان ڕەنگە دکتۆر سەرۆری شوێنەی لابێ وێنەی قوتابخانەکانمان وێنەی ناو پۆلەکان وێنەی تەختەکان ینی لە پۆلێکە ئێمە وێنەیەک بەدی ناکەین، وێنەیەکی سروشتی بەدی ناکەین، کاتژمێرێک بەدی ناکەین، کەشتی زۆر بەسیتە نەمانە. چۆن دەکرێت ئەم سیستەمە؟ یەکەم مەسەلەوەی کە سیستەمەکە سیستەمێکی سویدیە، ئەوە هەڵەیەکی زۆر بەڵێ بەکو منیش وتم لە ناو خەڵکەوە ئەخر لە ناو خەڵکە خۆی بێت چەندجاری ئینسان باسی کاتە بڵێ هەڵەیە. لە وڵاتی سویدیشا من 30 ساڵە لەوێژیم، لە وڵاتی سویدیشا سیستەمێک نیە ناوی سیستەمی سویدی بێ. ئێستا ئەم بۆ لە کوردستان ئەمەی کوردستان ناو سیستەمی سویدی شتی وان نییە. ئەمە تواناکان من لە کۆنفرانسی 2007 پەروەدا بەشداریم کرد و 3-4 ساڵ نزیک لەگەڵ وەزارەتی پەروەدا کارم کرد و ئێستاش لەگەڵ پەرلەمانی کوردستانە کارەکەم. سیستەمەکە بۆ ئەوەیە بیکە بە سیستەمێکی نەرم، سیستەمێک مناڵ فێری بیرکردنەوە بکە، فێری ئەو بکە ئینسانێکی ڕەخنەگری بیرکەرەوە دروستکە. ئەمە سیستەمەکەیە. ئەم سیستەمە نە سویدیە نە نەرویجیە نە کوردستانیە نە نازانکوێیە. ئەم سیستەمە دید و بۆچوونێکی پێشکەوتنخوازی دیموکراتیە، دید و بۆچوونێکی مرۆڤ دۆستە. جایتر ئەگەر لە سوید ئەمە هەیە و لە کوردستان هەیە و لە عەربی سعودیە نییە، ئەمان کێشەکە نییە. کێشەی ئێمە ئەوە نییە مامۆستا، کێشەی ئێمە ئەوەیە کە لێرە هینەک پەیڕەو دەکرێت ئەگەڕێن پێ بدەیت سەرڕای کەم و کورتیەکان ئەگەڕێن پێ بدەیت. ئەوەی کە سیستەمەکە پەلەی تیاکرا ئەوە بە هیچ شێوە ڕەم لەگەڵیان نییە. سیستەمەکە کاتی خۆی بوو کە بگۆڕێت، نەک کاتی خۆی وایە ساڵی 1990 بکرایە بە 1992 بکرایە. ئێمە گەورە ساڵانین بەرپرسیارین لەوەی کە نەوەیەکی بیرکەرەوەی ڕەخنەگر دروستکەین. لەبەرەوە بۆیە لە ساڵی 91 کە دەسەڵات کەوتە دەست خۆمانەوە دەست کوردەوە، ئەبای لە ساڵی 91 و 92 ئیشی تەکرا. لە ساڵی 90 تا 2007 ئێمە بە سیستەمی سەدامی دیکتاتۆر ئیشمانە کرد کە هی ساڵی 1970 بوو. ئەمە هەڵەیەکی مێژووی گەورە بوو، ئەمە خەمساردی بوو. کە هات ساڵی 2007 ئیشمان نەکرد لەسەر مەسەلەی بینا، ئیسمان کرد لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان. بۆ نەکراوە مامۆستا، بۆ نەکراوە ینی کێکەم تەرخەمە لەوەی ئەم سیستمێکی باشە بەڵام جێبەجێ نەکردنەکەی خراپە. لەبەرەوەی ئەو کاتانە باسی ئەوە کرا ئەیانوت پارە نیە لە کوردستانە، ئیمکانێت نییە بودجە نییە، ئێمە بێ پەیوەندی کۆمەڵایەتەکان بگۆڕین. ئێمە ئیشمان لەسەرەوە کرد، هاتین ئەو شتانی کە ئەتوانی کاری تیا بکەی، مەسەلەن دیداری گەشە کە ئەتوانین لەگەڵ دایک و باوک بووی دایک و باوک بەشداریکەی، هاتی مەسەن پرۆژەی کاری ناو قوتابخانە، پرۆژەی ئەوەی کە بە گروپ کار بکرێت، تاقیکردنەوەکان کاکە شتێکی زۆر گەورە کراوە، مەسەن تاقیکردنی نیوە ساڵ نەماوە. ئەمە نەوە لە دوای کوردستان ئەیناڵان بەدەست ئێستا ئەومان نەهێشتووە. ئیمتیحانی بەکەلۆری 6
بنەڕەتی ئیمتحانی بە کەلۆری سێ بنەڕەتی ئەمانە نەماون سیستەمی تاقیکردنەوەکان ئێستا سیستەمێکی ڕقە بەڵام ئەو کاتانە سیستەمێکی مرۆڤ نادۆست بوو ئێستا لەوە هاتۆ دەرەجەیەک باشتر بوو بۆی کە هەموو شتەکە تاقیکردنەوە نییە ئەمانە زۆر باشن بەڵام کاری هێجگار زۆر ماون لەو بوارانی کە دکتۆر سەرۆ باسەکە لەو بوارانی کە سەرپەرشتیاری مەسەن سیستەمێکی سەرپەرشتیاریمان هەیە سیستەمێکی سەرکوتکەرە سیستەمی سەرپەرشتیاری هەم سەرپەرشتیاری پەروەردەی هەم سەرپەرشتیاری پسپۆڕی دوو سیستەمی زۆر خراپن لە ساڵی 2004 ئێماڵێنە بێ گۆڕانکاری لەم سیستەما بکرێت ناکرێت بۆ ناکرێت زۆر بە کورتی مامۆستا بەچی ئەڵین باوانەی کە سیستەمی پەروەردەیان بەدەستەوەیە خەمساردی لە بواری سەرپەرشتیاری لە کوردستانە هەیە کاریتیا بکرێت سپاس مامۆستا بوران دێمەوە لای تۆ من قسەکانی ئەوانت بۆ دووبارە ناکەمەوە پێم وابێ گوێت لە هەموو قسەکانیان بۆ بەڵام لەگەڵەوەشا دەوترێت کە ڕایەکەیە دەڵێت کەرتی پەروەردە لە قەیراندایە وەکو دکتۆریش وتی هۆکارەکەش ناپسپۆری بەرپرسانی کەرتەکە و بوارەکەی وەڵامی تۆ من لەگەڵ ئەوە دانیم کە وەزارەت پەروەردە دوو جار لە مداخلەکەم باسم کرد کە کێشە و گرفتی هەیە بەڵام لە قەیراندا بێن نەخێر لە قەیراندا نیە و دڵنیاش یان دووبارەش دەکەمەوە کە بەکەواتەم قسانەی دەکرێت کە دەڵێ لە قەیراندایە بێ بنەمایە قسەکان کێشە هەن گرفت هەن و هیچ وڵاتێکیش بێ گرفت نییە لە بواری پەروەردەدا ڕاستە هی ئێمە گەورەترە لە هەندێک لەو ئەگە خۆت بەراورد بکەی بە وڵاتە بەڵام مامۆستا بوران نەمان بیست لە وڵاتێک دیوارێک بڕوخێت بەسەر خوێندکارێکدا ئەزانێ وەکو مامۆستا گوتێمە کارەساتێکی گەورە بوو بەڵام با بێنە سەر ئەوەی کە کێشەی بینایە چارەسەر ناکرێ وازوو بودجەی وەزارەتی پەروەردە 195 لە موچە و دەرماڵە دەڕوە هیچی وا نامێنێتەوە تۆ باسی دروستکردنی بینای و شتیوا بکەیت لەگەڵ ئەو هەڵمەتانش کە بودجەی زێدەکی تەرخان کراوە بە دروستکردنی بینای و شتیوە بەڵام دیسان ئێمە بە 10 ساڵی تریش ڕەنگە نەتوانین بینای نموزەجی بۆ هەموو قوتابی خوێندکارێک لە کوردستان دابینی بکەین من دەڵێم سیستەمەکە ناکرێت چاوەڕێ بکەین تاکو وەزعێکی میسالی دروست ببێتن اینجا بێن سیستەمەکە تەطبیق بکەین سیستەمەکە تەطبیق دەکەین کاریش بە بەردەوام دەکەین بۆ ئەوەی هەموو مستەلزەماتی پێویستی بۆی دابین بکەین بەڵام چەند لە توانای ئێمەدایە هەمووی لە کەمتەرخەمی و لە ناکەفاەتی و یا توانایی وەزارەتی پەروەردە نییە هەندێکی بەدەرە لە ویست و توانای وەزارەتی پەروەردە وەکو گوتم لە هەرێمی کوردستاندا 170 نزیکەی 170 بودجە بۆ موچە دەڕوە بەڵام لە وەزارەت پەروەردە 195 دەڕوە هیچی نامێنێتەوە بۆ نمونە لە شارە زۆر کەم کارەساتی لێ ڕوودا پارساڵ نزیکەی 360 میلیۆنی هەبوو نۆژەنکردنەوە ئەم ساڵ کەم کارەساتە ڕوویدا تقریبا 16 میلیۆنی هەبوو 16 میلیۆنی هیچ پێ ناکرێتن لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەوە نین کە کارێکی وا ڕوو بداتن پێویستە مەسا هەر لە مدیری قوتابخانەکە تا مدیری تەربیە و تا دەگاتە من و وەزیریش ڕێگری بکەین لەوەی شتێکی وا ڕوو بداتن بەڵێ ئەمە شتێکی زۆر کاریگەریەکی زۆر سلبی هەبوو لەسەرەوەی کە سوورەتی وەزارەتی پەروەردە بە شێوەیەکی باش پیشانەدا بەڵام هەندێک شت ئێستا تۆ باسی باڵەخانە بکەیت وەزارەتی پەروەردە ئێستا 600 پرۆژەی بەدەستەوەیە اینجا بەشێکی کەمی کێشەکە چارەسەر ناکە ئەسڵەن ئەمە ئیشی کاری وەزارەتی پەروەردەش نییە باشتر وایە وەزارەتێکی دیکەی پەیوەنددار ئەوانەی ئاودانکردنەوەی هەچ وەزارەتێکی ترام کارە بکە ئێمە تەرکیز لەسەر کڕۆکی مەسەرەکە بکەین لەسەر پەروەردە و فێرکردن بکەین هەست ناکەن ئێوە کێشە گەورەکانتان ئیهمال و پشتگوێ خستووە لە پێناوی باڵەخانە و دروستکردنی بینا بۆ نمونە تۆ چەندین دکتۆر سەرۆژی دڵنیام نمونەی لایە چەندین قوتابخانە و خوێندنگامانەیە کە لە ئێستادا ترسی ڕوخانیان هەیە کاکە من داوای سەروەر دەکەم لە پەرلەمان بودجەم بۆ تەمین بکاتم بۆ ئەوەی لە هەر گوندێک بینایکی بۆچی لە کەرتی ئەمنی زۆر زیاترە لە کەرتی پەروەردەی زۆر ڕاستە یەکێک لە کێشەکان ئەوە من لەو خاڵە لەگەڵ مامۆستا بورهاندام بودجەی وەزارەتی پەروەردە زۆر کەمە ئێمە کاتێک دەڵێن مامۆستا کاتێک باسی ئەوە دەکات دەڵێت کێشەکە چارەسەر ناکرێت بودجەی وەزارەتی پەروەردە هەروایە ئێمە کاتێک لێرە دانیشتوین تەنها ڕووی قسەمان لە وەزارەتی پەروەردە نییە ئێمە قسەمان ڕووی دەممان لە حکوومەتە حکوومەت دەبێت بودجە دابین بکات بۆ ئەمە ئێمە بەڵێ وەکو لیژنەی پەروەردە بەرگریمان لەوە کردووەکەوا زیاتر بێت بودجەکەیان ئێمە یانزە ئەندامی پەرلەمان بووین بەداخەوە ڕایەکەمان سەرکەوتو نەبوو کەواتە حکوومەتێک کە گرنگی نەدات بەڵێ چاوەڕوانی چی بەڵێ ببوورە دکتۆر دێمەوە لا من دەڵێم ئەوەی کە سیستەم بۆچی وەک خۆی جێبەجێ نەکرا کاکە پەروەردە دەبێتێکی پرسی هەموو وڵات نەک تەنە ڕاستە وەزارەتی پەروەردە ئەو دەستگایەیە کە بە شێوەیەکی فەرمی بەرپرسە
لە بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنی پرۆسی پەروەردە فێرکردن بەڵام دەبێ هەموو تاکێک لە وڵاتە مهتەم بێ بە پرسی پەروەردە بە پەرلەمان و وەزاراتی تر و ئەبێ پرسی ژمارە یەک لە وڵات تاکو کێشەی ئەوەی کە ئاماژەت پێکرد بۆ ئەوەی سنوورێک بۆ گەندەڵیدا بنرێ بۆ ئەوەی تاکێک پێ بگا کە وڵاتەکەی خۆش بێ ئەبێ ئەمە کێشەی هەموو خەڵک بێت نەک تەنها چەند بەرپرسێک لە وەزارەتی پەروەردە زۆر بە کورتی کاتی ناوبڕە زۆر بە کورتی خەلەلەکە لە ناپسپۆری بەرپرسانی بواری پەروەردە نییە بەشێکی لەوەیە بەشێکیشی لە کە ئەولەویەتی حکوومەت نییە بە ژمارەیەک بەشێکیشی لە تێنەگەیشتنی کۆمەلگاش بۆ ئەم بوارە هەیە کاکە تۆ ئەم شتانەی کە باست کردن بۆچی ئەوەی کە مامۆستا باسی کردن کە گۆڕانکاری تیادا کراوە لەبەرەوەی کە ڕادەی مەقبولیەتی لە ناو خودی خوێندکاران سابیان و کۆمەلگاژانە بەمە کێشەیەکە یعنی دائیمەن هەر گۆڕانکاریەکی ڕیشەیە کە بکەیت تووشی بەرگری و مقاومە دەبیت ئەمە کێشەیەکە زۆر سپاس بینەرانی ئازیز دوای گەشتی فراوانی هەواڵەکانی کاتژمێر 8 بەرنامەی بەکراوەیی بەردەوامی دەبێت.